ڕێز دکتۆری سوگۆران وەزیری پێشووی خوێندنی باڵا توێژنەی زانستی میوانی سەرۆکایەتی زانکۆی سلێمانی و خولەکە بوو کە تیایدا کۆمەڵێک تەوەری زۆر گرنگی ئاماژە پێکرد لە نێواندان چۆن زانکۆکان دنیابینینی خۆیان بگۆڕن بە پێی ئەو دنیابینینەی کە هەیە لەنەوەی سێمی زانکۆکانە لەسەر ئاستی جیهان لە هەمان کاتە چۆنێتی خۆگونجاندنی پرۆگرامەکانی خوێندن لەگەڵ بازاڕی کار و دروستکردنی هەلی کاری زۆر باشتر بۆ گەنجانی وڵاتەکە بەبەستی بەدەستێنانی هەلی کار و داهاتوویەکی زۆر باشتر. ئەم خولانە کە هەوڵی بەگەرخستنی یان تواناگان یان ئاشنابوونت لەو یاسا و لەو ئیش و کارانی کە ئەگوزرێت ناو دەڤەرەکە تۆ لە نزیکەوە بیزانی و خۆشەکە با بڵین دوای هەموو ساڵە خبرە کەسانێک دێن کە لێرە بە سپاسەوە بۆ دەستگای ویم کە توانیوەتی کەسانێک هەڵبژێرێ لە ئاستی بەرپرسیاریت لە ئاستی مەسئولیت و لە ئاستی ئەو خبرانی کە هەیەە توانیوانە تۆ خبرەی چەند ساڵێک بە فریەت بۆ جەنابەتی بۆ ڕاگرێکیان بۆ بەس بەرپرسێ باسەکە ئەمە خۆی لە خۆی بەڕاستی دەستکەوتەی گەورەیە. ماوەی 18 هەفتەیە بۆ 19 هەفتە لەم خولەیە بەشدارین کۆمەڵێک کەسانی شارەزا و پسپۆڕی لە بوارە جیاوازەکانەوە کەسانێکە خاوەن شارەزایی و خاوەن خبرەیەکی زۆرن ئاشنا کرد بە ئێمە و ئێمەش توانیمان سود لە توانا و لە بەهرەکانی ئەوان وەربگرین دوجار ئێمە بتوانین لە خزمەتی زانکۆی سلەیمانی و بەڕێوەبردنیا بەکاری بێنینەوە.